خوێندنی کوردی لێرەوە دەست پێ دەکات. دوای 12 ساڵ لە خوێندن و بڕینی قۆناغەیەک لە دوایەکەکان سەرنجام بە تەواوکردنی قۆناغی ئامادەیی خوێندکاران ماڵ ئاوایی لە خوێندنی کوردی دەکەن. ئەمانە خوێندکارانی یەکەمی سەراستی کەرکووک و عێراقن بۆ ئەم ساڵی خوێندن لە بەشی کوردی پەروەردەی کەرکووک. ئێستا خۆیان ئامادە دەکەن کە 4 ساڵی زانکۆ بە زمانێکی تر جگا لە زمانی کوردی درێژە بە خوێندن بدەن. کاتێکە ئێستا لەم قۆناغەکە تەواوکەین کە چینە کۆلێژەکان زۆر ناومێ دەبین ئێمە خوێندکارانی کوردی زۆر جاوا بیرەکەینەوە هەر بە زوو ڕووکەینە خوێندنگە زانکۆکان هەرێم لەبەرەوەی کە لە کۆلێژەکانە بە زمانی عەرەبیە مامۆستاکان بە زمانی عەرەبی و زۆر لە بەشەکان کەوایمە زۆر جا بۆ نمونە هاوڕێکام کە بچنە بەشی پزیشکی ئینگلیزیە تۆ منهەجەکەت ئینگلیزیە و زمانی مامۆستاکە عەرەبیە و وەرە عنی بتوانین لەگەڵ ئەم شتە بگونجێ ئەوە زۆر سابە. و کێشەی کە ڕوبەڕوویمان بێتەوە ئەوەیە کەمە هەر لە پۆلی یەکەوە تاوەکو دوانزەی ئامادەیی بە زمانی کوردی خوێنین بەڵام دواتر کاگەینە مەرحلەی زانکۆ زمانەکە ئەگۆڕێ بێتە ئینگلیزی و ئەگەر بۆ بڕووی بۆ کۆلێژی پزیشکی و هەروە بۆ کۆلێژەکانی تریش بەشێکی عەرەبیە بێت ئەمەش لە سەرەتایە شتێکی ناخۆشە بەڵام داوای چارەسەرکردنی ئەم کێشەیەکەم. ئێمە خوێندنی ئامادەیی تەواوکەین ئەچین بۆ مەرحەلەیەکی دیکە کە کۆلێژە من هیوام ئەوەیە کە لە بەشی پەروەردەی ئینگلیزی وەربگیرم خۆمان بابەتەکانمان ئینگلیزیە بەڵام بە زمانی عەرەبی شەرحەکرێ هیوادارم ئەم کێشەیەمان بۆ چارەسەر بکرێ. داواکارم کە کێشەیەکێک کە دیاردەیەکە چارەسەر بکرێ ئەو شەوەیە کە کاتی ئێمە شەپۆلی شەشەم تەواوکەین کە ڕۆکەین ئەستە زانکۆکانی ناو کەرکووک خوێندن لە پڕە ئەبێت بە عەرەبی و زمانی ئینگلیزی و ئێمەش کە ڕاستە لە سەرەتاییەوە ئەخوێنین ئەو دوو زمانە بەڵام تەنها چەند یاسایەک و قەواعیدێکی ئاساییە شتێکی وایتیان نییە کە بتوانین ڕۆژانە قسەی پێ بکەی. بەشی خوێندنی کوردی لە کەرکووک بڕیاری داوە کە زمانەکانی عەرەبی و ئینگلیزی لە پۆلی یەکی بنەڕەتەوە بخوێندرێت تاکو گرفتی خوێندکاران لە زانکۆدا کەمتر ببێتەوە. ئەم ساڵ چی دانین لە خوێندنی کوردیە لە 1 و 2 3 کە زمانی عەرەبی نەبوو زمانی عەرەبیدان لە پۆلێکی سەرەتایی 2 سەرەتایی 3 سەرەتایی بۆ بەهێزکردنی زمانی کوردی بەش خوێندنی کوردی بۆی ئەو منداڵە لە پۆلی یەکەوە کوردی بخوێنێ ئینگلیزی خوێنێ عەرەبیش بخوێنێ بۆی لە توان لە عەرەبیە باشتر ئینشاءڵڵا. کاتێ خوێندکار 12 ساڵی خوێندن بە زمانی کوردی تەواو دەکات لەگەڵ چوونە زانکۆ و پەیمانگەکانی کەرکووکدا گۆڕینی زمانی وانەوتنەوە کێشەی گەورە لە بەردەمیاندا دروست دەکات. کارۆل محەممەد کورساد نیوس کەرکووک.